یاریەکانی خولیبژاردەی بالەی عێراق لە هەولێر بەردەوامی هەیە و چوار یاریەکەی گەڕی دێم بەڕێوە چوو. لە هۆڵ یانی ئەکات بەحری شاری بەسڕا ڕوبەڕووی حەبانیە بوویەوە لە یاریەکە بەحری بە ئەنجامی 3 گێمی بێ وەڵام سەرکەوتنی تۆمار کرد. ئەنجامی گێمەکان 25/18 و 25/18 و 25/15 بوو. زۆر سواس بەخوای گەورە کە ئەمڕۆتانیمان بەردەوامی بە سەرکەوتنەکانمان بدەین و بە 3 خاڵی خاوێن توانیمان لە یاریگا بینە دەرەوە. ئێمە تا ئێستاکەوەکەوەی کە ئاگدارن ئێمە یەکەمی ڕیزبەندی عێراقمان کردووە و لەخوا بەزیاد بێ و یاریێکی زۆر باشمان کرد، ئەدایەکی زۆر باش بوو، بە جوهدێکی زۆر کەم توانیمان لە یاریەکە بینە دەرەوە بۆی کە زۆربەی یاریزانە احتیاجەکان بەشداریان کرد لەم یاریە و ئێستا ئەوەی کە مامانە بیرکردنەوەی لە یاری بەیانی کە بەرامبەر شوڕتەی شاری بەغداد یاریەکەین کە یاریێکی زۆر گرنگە بێ بۆ ئێمە بۆ بەردەوام بوو لە سەرکەوتنەکانمان. لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستە وەرشەکان 3 یاری ئەنجامدران. لە یاری یەکەم هەولێری خاوەن خاک تووشی شکستێکی دیکە هاتوو بە غازی جنوب دۆڕا بە 3 گێمی بێوەڵام 25/19 و 25/16 و 25/23. هۆیەکەی ئەوەیە کامە هەموو یاریزانەکانمان لە سەرەوەی 2000 یعنی کەم خیبرە نەدەیانەوێتن هەتا گەمەی بکەن هەتاوەکو خیبرە و شتێکی باش پەیدا بکەن و ئەوساڵ نادیژەوەی داوا کردێ لەمە کە بەس هەتا سەرکەوین بگەینەوە قۆناغی کۆتایی. هەموو نادیەکانیش هەموو لاعیبی بازمون و هەموو لاعیبی بە خیبرەن و هەمویان زۆر باشن و لارێکی دیکەش پێشمەرگەی سلێمانی ڕوبەڕووی شوڕتە بیەوە. سەرەتا پێشمەرگە 2 گێمی یەکەمی بە ئەنجامی 25/20 و 25/14 بردەوە، بەڵام گێمی سێم شوڕتە جیاوازەکەی کەم کردەوە بە پێشکەوتنی بە ئەنجامی 25/23. گێمی چوارەم کوڕانی پێشمەرگەی سلێمانی کۆتاییان بە یاریەکە هێنا 25/16 پێشکەوتن و بە ئەنجامی 3 گێم بەرامبەر گێمێک لە یاریەکە براوە بوون. سپاس بۆخوا کە توانیمان ئەمڕۆ 3 خاڵی یاریەکە بەدەست بێنن، چونکە بۆ ئێمە زۆر گرنگ و دەستخۆشی لەسەر زەوی یاریزانەکانەکەم بە شێوازێکی زۆر باش یاریان کرد. ینی دوو لە یاریەکانی پێشتر ڕاستە تۆزێ خراببووین، بەڵام ئەمڕۆ باشتر بوون، دەستخۆشییان لە یەکەم ڕاستە منافسەکە لە بینی شۆت و خاڵایە ئیشەڵا بتوانین چەند یاریەکمان ماوانیش ببینەوە و پلەکانی پێشەوە بگرین. لا کۆتا یاریش جێیش بە ئەنجامی 3 گێمی بێوەڵام لە سناعی بردەوە. هەریەکە لە بەحری و پێشمەرگەی سلێمانی و غازی جنوب با کۆکردنەوەی 23 خاڵ لە خانەکانی یەکەم و دووەم و سێم مانەوە. جێیشیش بووە خاوەنی 21 خاڵ لە خانەی چوارەم. هەولێریش بە 5 خاڵ لە خانەی حەوتەم مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.